بدون مجوز اومدی شکار اسلحه هم میخوای؟ از این فشنگی بدمت از این هم خوش گردم چیا دلیدو نوی دیار دەوڵەتخوا بە ڕووداوی ڕاگەیاند فیلمەکەی بربژێری دوو خەڵات بوو لە فێستیڤاڵی نەدەوڵەتی فیلمی ریۆ دی جانیریۆ ئەویش خەڵاتی باشترین دەرهێنەر و باشترین سیناریۆ بوو توانی خەڵاتی باشترین دەرهێنەر بەدەستبێنێ ئاماژەی بۆ ئەوەش کرد مژاری سەرەکی فیلمەکە لەبارەی خیانەت و کاریگەری خیانەتە لەسەر ژیانی مرۆڤەکان چیرۆکی فیلمەکە باز لە دوو ڕاوچی دەکا کە بە بەدەستێنانی ئامانجی خۆیان یەکدی ڕاو دەکەن کورتە فیلمی ڕاوشیر پێشتر لە پێنجەمین فێستیڤاڵی نەدەوڵەتی فیلمی سلێمانی نمایشکرا دواتر لە فێستیڤاڵی نەدەوڵەتی فیلمی دیوراما لە هێندستان نمایشکرا و فێستیڤاڵی نەدەوڵەتی فیلمی ریۆ دی جانیریۆ دەبێتە سێم بەشداری نێودەوڵەتی ئەم بەرهەمە فیلمەکە لە ناوچەی سۆمای برادۆستی مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستان وێنەگیراوە ماوەکەی 15 خولەکە فەرزاد مەحموودی و بەهار مەحموودی ڕۆڵی سەرەکی تێدا دەگێڕن این وقت سال بدون مجوز اومدی شکار اسلحه هم میخوای؟ هونەرمەند ڕێزان شیروان کچی هونەرمەند کازۆ نێوترین بەرهەمی بەناوی نزانم بە شێوەی ڤیدیۆکلیپ بڵاو کردەوە دەما چاویم لێوێتی ئاگیر کێتەوی دلی شەو و ڕۆژم تاری بوو کێتم دەستێ زاڵمی دەما چاویم لێوێتی ئاگیر کێتەوی دلی شەو و ڕۆژم تاری بوو کێتم دەستێ گۆرانی نزانم لە ئاوازی ڕێزان شیروانە و لە تەکستی شەریف قەیرانە و ڕێزان شیروانە لە نووسینیدا بەشدار بووە و یەشار باش ئۆزدەش کاری نزیکی بۆ کردووە کاری دەرهێنانی ڤیدیۆکلیپەکە لەلایەن ئەرکان ناس کراوە و لە کاناڵی تایبەتی و گۆرانی بێژە لە یوتیوب بڵاو کراوەتەوە ڕێزان شیروان خەڵکی وانی باکووری کوردستانە خاوەنی چەند بەرهەمێکی هونەری و بەشێک لە بەرهەمەکانی لەگەڵ کازۆی باوکیدا بە هاوبەشی بەرهەمیان هێناوە منیش هەواڵەکانم پێشکەشکردن دەگەڕێمە لای هاوکارانە هونەری بە سپۆنسەری جیهان گروپ ڕاستەوخۆ دەچینە گوندی شیواشۆک لە سنووری کۆیە بەڕاستیمی بە خاکسپاردنی تەرمی زوبێدە سعید دایکی کۆسرت ڕەسوڵ بەڕێوە دەچێت ئێستا قوبات تاڵەبانی قسە دەکات خوشک و براکانم کاکە دەرباز کاکە شاڵاو دکتۆرە ڕێناز کاکە شاکێ و هەموو ماتەم گێڕان دەکەین و هەر سەربەرز بن ڕاستەوخۆ دەچینە پەرلەمانی کوردستان علی حەمە ساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان لەبارەی داهاتی سلێمانیەوە قسە دەکات دەبینین لە پەرلەمان ئەبێ دانیشتن لەسەر ئەم بابەتە بکرێت یعنی ناکرێت لە مانگی حوتەوە بۆ ئێستا نەوت $75 بێ هەر $25 نەوت بگا بە $111 هەر $25 و داهاتی سلێمانیش لە 161 ملیار دینارەوە ببێ بۆ سفر نەک سفر ببێ بە قەرزاری و داهاتی هەولێریش 210 ملیار دینار بۆ بە 93 ملیار تا ئێستا 93کەش نەگەڕاوەتەوە بۆیە هیچ بیانویەک نییە بۆ ئەوەی موچە نەدرێ ئێمە باسی شتی میسالی ناکەین ئەڵێن لە بەرمیلێ نێو $35 بگەڕێنەوە داهاتی ناوخۆ کاکە وەکو پارساڵ نەبێت کە هەمووانەمان و قاچاخێ نیوەی پارساڵ بێ بۆتە میلی موچە نیوەی پارساڵە کاتە 200 ملیار نزیکەی نەوتیش $35 بمێنێتەوە کاتە 700 ملیار بەشی موچەیەکا بە زیادەوە و ئەکرێ ئەوە